دا هەرجەیەکەن سڵاویمەتان لەوێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت هیوای لەش ساغی و تەندروستیەکی باش بۆ گژلایەکتان دەخوازین بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێتان پێشکەش دەکەین لە بەرنامەی ئەمڕۆماندا لەسەر بابەتی کەرتی کشتوکاڵ و سامانی ئاژەڵ گفتوگۆ دەکەین لە سلێمانی. هەڵبەت سلێمانی لە زۆربەی بوارەکاندا پێشکەوتنی بەرچاوی بەخۆبینی و پێشەنگە بە بەراورد بە ناوچەکانی تر لە هەرێمی کوردستاندا لە کەرتی گەشتیاری لە کەرتی پیشەسازی لە کەرتی پیشەسازیدا نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر ئاستی عێراقیشدا لە ڕیزبەندیەکاندا پلەی یەکەمی گرتووە کە زۆرترین کارگەکانی پیشەسازی و گەورەترین کارگەکانی پیشەسازی لە شاری سلێمانیدایە. جا ئەمڕۆ لەسەر بابەتی کەرتی کشتوکاڵ و سامانی ئاژەڵ گفتوگۆ دەکەین لە سلێمانیدا. هەڵبەت سلێمانی لە بواری ڕۆشنبیری و لە ئەدەب لە هونەر لەمانەشە پێشکەوتنی گەورە و لە ڕیزبەندەکاندا ڕیزبەندی یەکەمی گرتووە. ئەگەر سەرنج بین زەوی و بڵێ پێکهاتە و هەڵکەوتی جوگرافی سلێمانی بە شێوەیەکە کە زەویەکی بەپیتی هەیە بۆ کشتوکاڵ، زەویەکی لەبار و بەپیت و کەش و هەوایەکی گونجاوی هەیە بۆ کشتوکاڵ و ئەمە دەشتی بتوێنمان هەیە، دەشتی شارە زوور، پێنجوێن، بازیان و زۆری تر لە شاری سلێمانیدا کە لە بواری کشتوکاڵدا بڵێ ڕۆڵی گەورە و ڕۆڵی بەرچاوی هەیە، بەرهەمی هەمەڕەنگی هەیە و تەنانەت هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان و ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. ناڵین کەم و کوڕی نییە، کەم و کوڕیەکان زۆرن، ئێمە باز لە کەم و کوڕەکانیش دەکەین، بەڵام لەگەڵیشیدا باز لە پێشکەوتن و پێشەنگیەکانی سلێمانی دەکەین لە بواری کەرتی کشتوکاڵ و سامانی ئاژەڵدا. گفتوگۆی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ جوتیار خالید کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی سلێمانی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک جوتیار سڵاو لێ بێت و بەیانیت باش، سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەدا. میوانی دووەممان لە ستۆدیۆ لەگەڵ مندا ئامادەیە دکتۆر نەوشیروان ساڵح دەلۆی کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری ڕاوێژکاری. دکتۆر نەوشیروان بەڕێزیشتان سڵاوتان لێ بێت و بەخێر بێن. سەرچاوان زۆر سپاس. کاک جوتیار سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم، کەرتی کشتوکاڵ لە سلێمانی بۆ ئێستا لە چه قۆناغێکدایەوە ئەو بوارانی کە کەرتی کشتوکاڵ پێک دەهێنن لە سلێمانیدا لە کامیانە یاخود لە کام بواریاندا زیاتر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە؟ بەیانیتان باش و بەیانی بینەرانی گەلی کوردستان باش. سڵاو ڕێزم بۆ بەڕێزم دکتۆر نەوشیروان. بەڕێستان ئاگادارن کە هەرێمی کوردستان هەر لە مێژۆوانێ وابەستەی کاری کشتوکاڵیە و ئەویش بە حکمی ئەوەی کە وەکو جەنابەت ئاماژەت پێەیە کە ئاو هەوایەکی لەباری هەیە و خاکێکی بەپیتی هەیە و ژینگەیەکی زۆر گونجاوی هەیە بۆ کاری کشتوکاڵی کە ئەمە وای کردووە کە خەڵکانێکی زۆر لە پارێزگای سلێمانی کاری کشتوکاڵی بکەن بە یەکێک لە کارە سەرچەکانیان و ئەوەی بێت بە برەمایەک بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. بێگومان پارێزگای سلێمانی لەبەر ئەوەی کە دوو وەرزی زۆر باشی تێدایە بۆ چاندێن لە وەرزی زستان و وەرزی هاوینە، ئەمە وای کردووە کە ئێمە بتوانین زۆربەی زۆری ئەو بوارانی کە لە کشتوکاڵدا پێویستە کە بیکەین ئێمە بتوانین بەدەستی بێنین و بتوانین کاری تێدا بکەین و بەرهەمی تێدا بێنین. بێگومان ئێمە بەروبوومی ڕۆچیمان هەیە و بەروبوومی ئاژەڵیمان هەیە و سامانی ئاژەڵ. ئەم دووبارە لە پارێزگای سلێمانیە پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە و توانیمانە کە لە ئێستادا لە زۆربەی زۆری ئەو بوارانە هەر لە سەوزەواتەوانێت لە میوەهاتەوانێت لە بابەتی پرۆژەکانی سامانی ئاژەڵەوانێت بە ماسیەوانێ بتوانین بگەین ئاستێکی زۆر زۆر باش کە لە هەندێکیان ئەتوانم بڵێم کە گەشتوونێتە ئاستی خۆبژێوی و هەندێک لە بەرهەمەکانمان ئێستا هەناردەی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت و هەندێکیان لەوانە هەناردەی دەرەوەی وڵاتانی دەرەوەکرێت. بەڵێ باشە. کاک جوتیار هەڵبەت 2 ساڵ لە سەرێک وشکە ساڵی بوو ڕەنگە سلێمانی بە بەراورد بە هەندێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان و عێراق تا ڕادەیەک لە ڕووی ڕێژەی بارانباری نەوانەیە باشتر بوو بێ، بەڵام ئایا وشکە ساڵی تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەرتی کشتوکاڵ و بەرهەمە کشتوکاڵیەکاندا سنووری پارێزگای سلێمانی؟ بەڵێ لە پارێزگای سلێمانی خۆشبەختانە من ئەتوانم بڵێم کە وشکە ساڵی نەبووە لە پارێزگای سلێمانی، تەنها ئەوەی کە بووە کەمبارانی بووە یاخود بڵین کەم ئاوی بووە کە ئەمەش کاریگەریەکانی بە شێوەیەکی زۆر زۆر بەرچاو نەبووە، نەگەیشتۆتە ڕادی ئەوەی کەوا ئێمە
تووشی زەرەر و زیانێکی زۆر ببین بەڵام کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی بەرەبوومی خۆراکیەکان خۆمان نەزانین کە دابینکردنی ئاو یەکێکە لە هەرە فاکتەرە سەرچەکان بۆ زیادبوونی بەرهەم بەڵام خۆشبەختانە لەم چەند ساڵی پێشوودا تقریبا لە 2008 پارێزگای سلێمانی ڕوبەڕووی وشکە ساڵی نەبووەوە چونکە لێکەوتەکانی وشکە ساڵی بەڕاستی لێکەوتی زۆر گەورەیە کە لێکەوتی ئابووری و لەکەوتی کۆمەڵاتی بە دوای خۆیان ئەهێنێت بەڵام خۆشبەختانە ئەمانە هیچی بڵین بە شێوەیەکی بەرچاو لە پارێزگای سلێمانیان نەبینراوە لەبەر ئەوەی تەنها کاریگەریی کەمی لەسەر بەرەبوومی خۆراکی هەبووە بەڵام ئەگەر بڵێم نەبووتە سەبەبی دابەزاندنی بەرهەم بۆتە سەبەبی دابەزاندنی بەرهەم بەڵام زۆر بەرچاو نەبووە. بەڵێ دەست خۆش کاکجووتیار دکتۆر نەوشیروان کاکجووتیار ئاماژەی بەوەدا کە وشکە ساڵی هەرچەند لە سلێمانیدا بەڕاستمی ڕانەگەێنرا بەڵام ئەڵێ کەمبارانی هەبوو کاریگەری هەبوو لەسەر کەمبوونەوەی بەربوومە خۆراکیەکان. ئەی لەسەر سامانی ئاژەڵ وشکە ساڵیەکان یاخود ئەو ڕێژەی کەمبارانیە چ کاریگەریەکی هەبوو؟ تان ناوچەکان جیاوازە ئێستا من ناوچەی گەرمیانمان هەیە ناوچەی هەڵەبجە ناوچەی دەبەری ڕانیۆ بتوێن لەگەڵ ناو سلێمانی و چادەوری کاکجووتیار ڕێزم هەیە بۆی تەڵەن ئەو وەکو جێگری بە ڕێبەری گشتی زانیاریان زیاترە لەسەر ڕێژی بارانبارین لەسەر کشت و کاڵ و ئەو بەروبوومە کشت و کاڵیانەی کە ئاژەڵی پێبەخێوەکرێت بەڵام خۆتان نەزان لە ناوچەی گەرمیان پار ساڵ تەسیری زۆری کرد وشکە ساڵێکە لەوێ لەبەری ڕێژەی بارانبارین لەوێ کەم بوو بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی کە بڵین لەمدی و دەربەنی خان و دەستپێکات و هەڵەبجە و ئەو شوێنانە ڕێژەیەکی باشباری و سەوزاییش زۆر بوو و لەوەڕیش زۆر بوو و ئاژەڵیش بەڕادەیەکی باش بەخێو کرا و هیچ تەسیرێکی نەبوو لەسەر ئەوە و بەربوومی ئاژەڵیش لەخوا بەزاوێت زۆر باشە چونکە ئێستا کارگەکانمان کە کارگەی شیرەمەنین زوربیان ناوخۆیین و شیری ناوخۆیش بەکارهێنن ئەمەش بەڕاستی جێ دڵخۆشکەرە بۆ ئێمە کە ئێمە بتوانین بژێوی خۆمان پیاکەین لە بەربوومی ئاژەڵی چ لە شیرەمەنی چ لە گۆشت چ لە مریشک و بۆ زانیاری بەڕێستان و کاکجووتیاریش باشترە زانێکە ئێمە ئێستا خۆبژێی تاوامان هەیە لە باری مریشکە و ئێستا هێلکەش خەریکاگاتە ئەو بوارە کە حەقلی زۆر باش لە سلێمانی کراوەتەوە و بەربوومێکی باشی هێلکەیان هەیە تەنانەت ئێستا ڕێگە کرایەوە کە هێلکە بچێت بۆ بەغاش و کە ئێستا خۆتان زانین تۆ سعری هێلکە بەرز بۆتەوە لەو شوێنە. بەڵێ هۆکاری بەرزبوونەوەی نرخی هێلکە ئەگەڕێتەوە بۆچی؟ نرخی هێلکە پەیوەندی ڕاستەخۆی بە دۆلار و بەرزبوونەوەی بەهای دۆلارەوە هەیە یاخود هۆکاری ڕەبتی بە هەموویەوە هەیە تان بەرزبوونەوەی هێلکە لەم فەسڵەیە خۆی ساڵانە ژەر هەبووە چونکە خواز لەسەر خواردنی هێلکە لە زستانە زیاترە دووهەم ڕێژەی دانیشتوان زیایی کردووە و میوانێکی زۆری ژێتە سلێمانی خۆتان نزان لە وەرزی گەشتەکانە گەشتیارێکی زۆر بەهۆی سەقامگیری سلێمانی بەهۆی خۆشی کەش و هەواکی بۆی ئەو خزمەتگوزاری و باشی خەڵکەکەی گەشتیار زۆریێت ئێستا بە سلێمانی و کوجاران نییە تان ڕێژەی خواردنی هێلکەش زیاد کە تۆ بەرچایت هەیە ئێوارانت هەیە و ئەو شتانی کە لە هێلکە دروست دەکرێ مەسەڵ وەکو کێک و شتانەش بەربوومی زیایی کردو چونکە ئێستا خۆت زانن کارگی ئەو شتانەش زیایی کردو لە سلێمانیە. دووهەم هێلکە بەرەمهێنانی هێلکە بە عەلەفەوە ڕەبتە و زۆربەی ئەو شتانی کە عەلەفی لێ دروست دەکرێت و مادەکەی گرانە وەکو پرۆتین و سۆیا لە دەرەوە بۆمانێت ئەمەیە کەوای کردووە بەڵێ ئەو بە دۆلارە کڕێ کە ڕێژەی دۆلار بەرز بێتەوە ئەو کەسەی کە پرۆژەکانی هێلکە بە دینارە فرۆشێ ئەوە تەسیری کردووە جیناوەکی تر ئەم بارودۆخە تۆ زێت چابێت نرخی دۆلار دابەزێتەوە چێتەوە ڕێژەی خۆی یانی هیچ کێشەیەکیەوەمان نییە بڵێ لەبەر قەیرانێکی قورس بێ. باشە کاکجووتیار دکتۆر نەوشیروان ئەڵێ ئێمە لەسەر بابەتی بەرهەمی هێلکە و لەسەر کەرتی پەلەوەر بڵێن بە شێوەیەکی گشتی لە سەر ئاستی سلێمانی گەشتونەتە ڕادی خۆشیێنی هیچ ئامارێک لەبەر دەستە کە ئایا سلێمانی پێویستی بە چەنە لە بابەتی مریشک و لە بەرهەمی هێلکە چەند تۆن هێلکەی پێویستە؟ بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی ڕۆژانە لە هەرێمی کوردستان 5 ملیۆن و 2 ملیۆن و 520 هزار هێلکە بەرهەم ئەهێنرێت کە لە مەجموعی 33 پرۆژە لە بەرهەمهێنانی هێلکە لە هەموو هەرێمی کوردستانە و پارێزگای سلێمانی مانگانە ئەتوانێت لە حدودی ملیارێک و 200 ملیۆن هێلکە بەرهەم بهێنێت بەهۆی ئەو پرۆژە بەبوونی 11 پرۆژەی هێلکە کە پێویستەکان
لەسەر بابەتی پێویستی ڕۆژانەی مریشکی گۆشت ئێمە ماگانە پێویستیمان بە حدودی تقریبان 450,000 تەنگ مریشک هەیە بەڵام سلێمانی لەو بەرهەمە بڵێ لەو ئاستە زیاتر بەرهەمە هێنرێت لەبەرەوە ئەوەی کە لی ئەمێنێتوانێ هەناردی دەرەوەی سنووری هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئاکرێت. بەڵێ لە ناردنە دەرەوەی یانڵێ لە هەناردەکردنی ئەو بەرهەمانە هەر بە شێوەیەکی گشتی لە کەرتی کشتتوکاڵە کاک جوتیار هیچ گرفتێک دروست نابێت لە خاڵە سنووریەکانە هیچ ڕێگریەک دروست نابێت لە خاڵە سنووریەکانە کاتێک کە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستانەکرێت. بەڵێ ئێمە بەردەوام بەڕاستی گرفتمان هەیە لەسەر بابەتی خاڵە سنووریەکان لەبەرەوەی کە هەندێک جار ئەم بابەتە بەداخەوانەی بە سیاسی ئەکرێت و ئێمە بەردەوام لەگەڵ بڵێ وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە تەنسیق و لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراقی بۆ ئەوی کەوا بتوانین هەموو ئاسانکاریەک بکەین لە بازگەکانە بۆ ئەوی کەوا بتوانین ئەو بەروبوومە کشتتوکاڵیانە و ئەو بڵین ئاژەڵیانی کە لە پێویستی خۆمان زیاترە لە پارێزگای سلێمانی بتوانین بینێنە دەرەوە و بۆ ناوەڕاست و باشووری عراق بۆی بتوانین کەوا بازار دروستکەین بۆ بەرهەمهێنان. ئەم گرفتە بەڕاستی نەک تەنها لە بواری سامانی ئاژەڵە هەمانە ئێمە ئەم گرفتە لە بواری سەوزەڵاتی شاهەمانە و بەردەوام ئێمە ساڵانە کە لە کاتی بەرهەمهێنانی بەربوومی سەوزە لە چەڵگەکانی بڵین خانی پلاستیکیەکان و چەڵگەکراوەکانە بەرهەمێکی زۆرمان هەیە کە لە پێویستی خۆمان زیاترە و بەردەوام ئەمانە هەناردەی دەرەوەی سنووری پارێزگای سلێمانی ئەکرێت لە خاڵە سنووریەکانەوانەیە کە ڕەوانەی بڵین ناوەڕاست و باشووری عراق ئەکرێت. زۆر جار گیرگرفتمان بۆ دروستەبێ بەڵام تەنسیقێکمان کردووە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراقیە کە بە نووسراوێکی ڕسمی هەموو ئەو بەروبوومانی کە بە نووسراوی ڕسمی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی لە بازگەکاندا هەچ کەسێک کە ئێوەی بیباتە ئەو دیوانی ئەو نووسراوە ڕسمی پێ بێت و بە شێوەیەکی فەرمی ئەتوانێت داخڵی بکات و گیرگرفتی بۆ دروست نابێت. بەڵێ لە ڕووی بە پیشەسازیکردنەوە کاک جوتیار لە سلێمانی بەروبوومە کشتتوکاڵیەکان بە سامانی ئاژەڵیشەوە بە کەرتی پەلەوەر بە شێوەیەکی گشتی بە پیشەسازیکردن چۆنە لە سلێمانی ئایا ڕێژەکەی باشە یاخود هێشتا نەگەیشتونێتە ئەو ئاستەی کە لە ئاست تموحی ئێمەدا بێت؟ لە ڕاستیدا من لێت ناشارمەوانەیە ڕەنگە ئێمە لە باسەر بابەتی پیشەسازی کشتتوکاڵی لە ئێستادا هەنگاومان نابێت بەڵام ئەو هەنگاوانە هەنگاوی پێویست نەبن و لەگەڵ ئاستی قەبارەی ئەو بەروبوومە کشتتوکاڵیانەیە کە ئێمە بەرهەمی ئیهێنین لە سنووری پارێزگای سلێمانیدا نەتوانین مەسەرن بەپی پێویست کارگەماندا مەزران دەبێت بەڵام کۆمەڵێک کارگە هەیە کە ئەتوانین ئێمە لە ئێستادا من خۆشبەختانە ئەمانە هەمویان بوون بۆتە سەبەبی ئەوەی کە بەروبوومە کشتتوکاڵەکان ساغەکەنەوانەوە هەندێکیان لەوانە گرێبەستیان لەگەڵ براجوتیارەکانمان ناکردووە بۆی کە ساڵانە پێشوەختە لەگەڵیانە گرێبەستەکەن بۆی کە بتوان بەروبوومەکانیان ساغکەنەوانێ ئەمەش خۆی بۆ خۆی مای خۆشببختیە و لە ئایندەدا ئێمە چەندین بەرنامە و پرۆگرامی ترمان هەیە چەندین پلانی بۆ داهاتوو هەمانە کە بمانەوێت ئەو بەروبوومەی کە لە خۆمان زیاترا بتوانین کەوا بە پیشەسازی بکەین و خەڵکانێکی وە بەرهێن ئەوانی کە حەز ئەکەن لە بواری کشتتوکاڵەوە بەرهێنام بکەن سەرمایەکانیان بخەنە گەر لە بواری کشتتوکاڵەوە بەرهێنام بکەن و ئێمەش ینی هەموو جۆرە ئاسانکارییان بۆ بکەین بەپی یاسا و ڕێنمایەکان. بەڵێ دەست خۆش کاک جوتیار. دکتۆر نەوشیروان ئەو نەخۆشیانەی کە ئیتر ئەگەر وەرزی بێت یاخود بە شێوەیەکی گشتی کە لە نێو سامانی ئاژەڵ لە کەرتی پەلەوەرە بڵاو ئەبێتەوە زیاترە و نەخۆشیانە چین کە هۆکارە بەوەی کە ڕێژەیەکی زۆر لە بوارەکان لە بابەتەکە لە ناوبەرێت. بەڵێ بۆ کەرتی ئاژەڵداری زۆر باشە چونکە ئێستا ئێمە وەکو بەرنامە لە بەڕێوەبەراتی وێتەنەی سلێمانی ڤاکسینەکەین ساڵانە ئەگەڕین بە دیێکانە ساڵی 6 جار ڤاکسینەکرێت ئەو ڤاکسینانی کە یکەین بە زۆری ئەو ڤاکسینەی استراتیجیانن کە ئەو نەخۆشیانی لە سنوورەکان و بۆمان داغڵە بێت ئێمە حیوانەکانی خۆمان بەرگریان تیا دروست دەکەین ئەو ئاژەڵانین کە هەمانە بەرگریکی تەواویان هەیە لەبەروی هەج نەخۆشیە بێت ئێمە تا ئێستا لەخوا بەزیابێت هیچ نەخۆشیکی ئاژەڵی بەرفراوان نییە لە سنووری پارێزگای سلێمانی. تای خوێنبەربوون کە لە ماوەی ڕابردووە ئەوە ڕەبتی هەیە بە چۆنەڵی بە مستەوای ڕۆشنبیری خەڵکە بەبەرزکرێتەوانێ ڕۆشنبیری خەڵکە بەرزکرێتەوە من تای خوێنبەربوون هیچ تەسیرێکی نییە لەسەری چونکە ئێمە یەکەم ئەوانی کە خاوەن ئاژەڵ نەبێ ئاژەڵەکانیان بە مادەی قڕکەری گەنە بڕشێنن حیوانەکانیان پشۆنەوە. دکتۆر کاڵی هیچ کاریگەریەکی نیە تەسیرێکی نییە لەسەری مەبەستت ئاژەڵەکەی تەسیری نییە لەسەری یاخود ئێمە ئەزین چۆن ئاستی ڕۆشنبیری کە بەرز بێتەوە تای خوێنبەربوون نامێنێت
لە بەری تای خوێنبەربوون بە گەنە ئەگوێزرێتەوە. ئەگە ئێمە گەنەکان قڕکەین، حیوانەکان پشوین و گەنی پێوە نەبێت، کەواتە ئێمە نەخۆشیەکەمان نییە. ئەمە یەکەم. دووهەم ئاستی ڕۆشنبیری خەڵک بۆ گۆشتکڕین. ئێمە خەڵکێکمان هەیە لەسەر جادە گۆشتە کڕێ. ئەمە یەکێکە لە کێشەکان کە ئەو ئاژەڵانە پشکینیان بۆ نەکراوە، کە ئەو ئاژەڵانە بە شێوەیەکی ناتەندروست سەر بڕێن مۆدی لێنەدرەوە پێش سەر بڕین پشکنینیان بۆ ناکرێت. ئەجنا ئەو ئاژەڵانی کە لە قەسابخانەکان سەرە بڕێ بۆ پەریشانە زیۆڵم کە هەمووی مۆرەکرێ و بە هەمووی فەحسەکرێ پێش سەر بڕین و دوای سەر بڕین و زۆر بە پاکوخاین بە بەڕات چێتە دوکانەکان و بەبێت ترسەخورێ. بەڵام ئەوانەی تر کە خەڵک دەسەر جادە سەری بڕێت و خەڵک بچێ بیکرێت ئەوە بەڕاستی غەڵەتە. خەڵکەکە ئەگە نەچن ئەوە بکڕن هیچ مەترسیەکی نییە لەسەر هیچ نەخۆشیەکی تریش نەک تای خوێنبەربوون. نەخۆشیەکانی تریش کە ئەگوێزرێنەوە لە بینی ئاژەڵ و مرۆڤ هیچ ترسێکی نییە ئەگەر بە تەندروست بە شێوەیەکی ڕۆشنبیرانە خەڵک تعامل بکەن لەگەڵ گۆشتە. بەنسبەت پەلەوەرەوە ئێمە بین نەخۆشی پەلەوەرمان هەیە، چونکە ئەمانە نەخۆشی ڤایرۆسین بە هەوا گوێزرێنەوە، بە باڵندا گوێزرێنەوە، فەسلەکانە یەن و ئەڕۆن. ئەوەش بەڕاستی ئێمە ئێستا دکتۆری زۆر باشمان هەیە و زۆربەی ئەو پزیشکە ڤێتەرنەریانی کە هەمان هەڵگری بڕوانامی ماستەر و دکتۆران و خبریان هەیە لە بوارەکەیە و زۆری کۆنتڕۆڵ کراوە لەو نەخۆشیانە و ڤاکسینیش هەیە بووی. بەڵام من ئەوەی کە پێشنیارێکم من حەزمە کرد ئێمە لە کوردستان کۆمپانیایەکمان هەبێت یا کارگەیەکمان هەیە بۆ بەرهێنانی ڤاکسین. ئەو کاتە ئێمە ئەو نوعی کە هەمانە لێرە سیرۆتایپی پێڵێن ئەو سترێنی کە هەیە لەو ڤایرۆسە زۆر جار ئەو لقاحیکەی هێنین لەوانێن نەفسی سترێنی تیان نەبێت یا چەند سترێنێکی تایە. کارێکی قورسە دکتۆر لە ئەستوانای هەرێمی کوردستان یا سلێمانیدا هەیە ئەو نوع شوێنانە ئیجازەیەوێت، چونکە ئەمانە دوولایانەیە بۆ بەکارهێنان. یعنی خۆتان زان وەختی خۆی کە حکومەتی عێراقی هەیبوو لە بخرێب ئەو شەریکی کۆبەغدادی هەبوو کە لقاحی دروستە کرد، یەکەم شت کە لیرە ئەوە بۆ چکەمە دوولایانەیە توان هەروی بایۆلۆجیشی پێ بکرێت شتوان لێ ڤاکسینی پێ دروست کرێت. جا لەبەرەوە ئیجازەی ئەوێت ئەبێ لەژێر دەستێکی چیکە لە ئیجازەکە لە توانە پزیشکەکە هەمانە. ئێمە ئێستا زۆر دکتۆری باشمان هەیە کە لە باری ڤایرۆلۆجیەت هەمووی دکتۆرایە، هەمووی پرۆفیسۆرن. یعنی ئەو ئیشانە زۆر ئاسان ئێمە توانین ڤایرۆس ئەزلکەین جاکەینەوە ئەو ڤایرۆسی کە ئێمە هەمانە لە ماوەی 6 مانگێک کاتوانە لقاحی ئەو ڤایرۆسە دروست کرێت. و ئێستاش یعنی لقاحیەت بەکارە هێندێت، بەڵام ئەوەی کە تمۆحی ئێمە زیاتر لەوەی کە هەیە. ئێمە حەزەکەین خۆمان لێرە لقاح بەرهەم بێنین و ئەو نوعی کە هەمانە لێرە لەو نەخۆشیە دەست و برد هەر نەخۆشیە بڵاوە بێتەوە خێرا ڤایرۆسەکەی عەزل کرێ و لقاحی بۆ دروست کرێ بۆ بەکار بێنین. هیچ هەوڵێک درراوە لەو بارەوە؟ وەڵای وەکو پێشنیارێک هەیە، بەڵام بواری جێبەجێکردنەکەی ناڵم پێویستی بە ئیشکرد نەبووی. فکرەکە هەیە بەڵام پێشنیار کراوە بۆ لایەنی پەیوەندیدار بنووسراو داوا کراوە؟ وەڵای ئاگام لێنە دەچکەوە ئایدی بەڕێبەتی ڤێتەرنێری بەسکرێتەوە بۆ ڕێبەتی گشتی بۆ وەزارەت. ئەجینا ئەوەی کێکە لە پێشنیارەکانی من ئێمە خۆمان لقاح دروستکەین لە وڵاتی خۆمانە. هیچ جۆرە نەخۆشیەک هەیە چ لە سامانی ئاژەڵ بڵێ لە بە کەرتی ئاژەڵ و چ لە کەرتی پەلەوەر کە لە ناوچەیەکی دیاری کراوە زیاتر تەشەنە بسەنێت و لە تەواوی هەرێما تەشەنە نەسەنێ؟ ئێمەدا نەخۆشی وامان نییە کە زۆر خەتەر بێ مەترسیدار بێ. خۆتان زان 2005 بۆ 2006 ئەنفلۆنزای باڵندە بڵاو بووە و ئەو کاتە کۆنتڕۆڵ کرا دەی ئەوە شەشکرد نەبوو حاڵەت، یعنی ئەوەی چەکە شتەکانی کە دڵخۆشکەرەیە و هەموو حەقلەکانیش چاودێری ئەکرێن کۆنتڕۆڵ ئەکرێن و پێش سەربڕین ئەوانی کە سەردانی ئێمانکەن و لەژێر کۆنتڕۆڵی ئێمەیان سەردانەکرێن هەفتەیە پێش سەربڕین هەمووی شادی سەحیان بۆ کرێت. یعنی بڕانامی تەندروستی بە شێوی تەندروست دەچن و دەرمانیان لێ قەتعکرێ بەلایەن کەم و هەفتەیە 10 ڕۆژ پێش سەربڕین کە دەرمانیان نەیرێتی. ئەمانە هەمووی کراوە، بەڵام خۆش دەزان لە هەموو شوێنێک مخالەفە هەیە و ئەو شتانە هەیە. کەسانێکگەر مەسەن حەقی دەواجنیان لەوانەیە هەبێت ئیجازەیان نەبێ لەژێر کۆنتڕۆڵی حکومەتدا نەبن، ئەوەش وردەوە دەبەرەوە چاکیە ڕۆ ئیشەڵا لە ڕۆژانی داهاتوو ئەوانە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵ لە سلێمانی هەوڵ بدرێ ئەو قەعانە هەمووی ڕێک بخرێتەوانێ و ئیشەڵا بەرنامی سەرپەرشتیاریش لەباری جێبەجێکردنایە ئیشەڵا زۆر بەرە باشی. ئینشاءڵڵا کەمێکتر قسە لەسەر ئەو بابەتە دەکەین، بەڵام بابگەڕێمەوە لای کاک جوتیار. کاک جوتیار لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بەوەدا کە بە بازارکردنی یاخودی کێک لە گرفتەکان لە کەرتی کشتتوکاڵا بە بازارکردنە. جا ئەمێ ئەو بپرسم کە ئایا ئەو پێشنگانێ و دەوڵەتیانی کە ساڵانە دەکرێتەوە یاخود ئەو فستیڤالانێ و دەوڵەتیانە ئەمە نابێتە هۆکارێک یاخود نابێتە ڕێگەیەک بۆەوەی کە بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان و ئەگەر بە دیاریکرایمە بازە سلێمانی بکەین کاریگەری هەبێتەوە بازارکردن زیاد بکات؟ بەڵێ خۆی لە دنیادا هەمومان نەزانین کە
پێشانگا کشتتوکاڵەکان یەکێکە لە هۆکارەکانی نمایشکردنی کاڵا کشتتوکاڵەکان و دوجار لەمە شەوانێ ئەو کاڵا کشتتوکاڵیانەی کە خەڵکانێک هەن نایان بینن بە شێوەیەکی ئاسایی ئەتوان لە ڕێگەی ئەو پێشانگایوانەیە بیبینن بە تایبەتی ئەم جۆرە پێشانگایانە زۆربەی زۆری کۆمپانیاکان و کارگەکان و شەریکات و خەڵکانی پسپۆر لەو بوارەدا سەردانی ئەەکەن کامانە خەڵکانیشی و بەریهێنیشن لە هەمان کاتدا کە ئەتوانن بە پێی خۆیان بۆ بەپی ئەو پرۆژانی کە هیانە ئەتوانن کەەوە سوود لەو کاڵا کشتتوکاڵانە ببێنین ئیترەگەر بەروبوومی ڕۆیی بێ یاخود بەروبوومی سامانی ئاژەڵی بێت بتوانن سوودی لۆر بگرن. بە دڵنیایی ئەوانێ ئەم جۆرە پێشانگایانە یاخود فیستیڤالەکان تەنانەت کە ئەکرێت ئەمانە هەمووی هۆکارێکی باشن بۆ دروستکردنی بازار و بۆ ساکردنەوەی کاڵا کشتتوکاڵەکان. یعنی من ساڵانە لە پارێزگای سلێمانی چەندین پێشانگای کشتتوکاڵی و چەندین فیستیڤاڵی کشتتوکاڵی ئەکرێ من لە نزیکەوە ئاگام لێتی کە بۆتە هۆکاری ئەوەی کەوە بەشێکی زۆر لە بەروبوومی کشتتوکاڵی ساغ بۆ تۆ لە ڕێگەی ئەو پێشانگا و ئەو فیستیڤاڵانەوانێ. بەڵێ باشە. دکتۆر نەوشیروان هەڵبەت ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و ئەگەر ئێمە بە دیاریکراوی باز لە سلێمانی بکەین زۆر لە دام و دەستگاکان هەن کە گۆشت و مریشک و بابەتانە بەکارەهێنن لێ دەنرێت بۆ ژەمەکان. ئێمە نەمانتوانیوە کە زیاتر ئەگەر بە بڕیار بێت یاخود بە پلان بێ کە بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەکاربهێنرێت لەو شوێنانەدا. بە بەرنامە کراوە و دەمیکیش ئەمە هەیە ئێستا وەختی خۆی وەزارەتی کشتتوکاڵ دامێکی باشی ئەوانەیە کرد کە سەربڕینخانەیان هەبوو پارەی سەربڕینەکەی ئەیە بۆ خاوەن قاعەکە بەس بۆی بچێت سەری بڕێت و دوایی تر کە ئەو کاتی هاوردە ئاکرا مریشک تەشجیعی بەرهەمی ناوخۆ کرا بەوەی کاچ کەسێک چەند تەن لەو مریشکە بێنێکە هاوردەیە بێەوەنەش بەرهەمی ناوخۆ بکڕێ و سەرفیکە. یعنی پلان هەبوو تەشجیعێکی باشیش هەبوو بۆ خاوەن قاعەکان و بۆ مەتزەرەکانیش یعنی ئەو سەربڕینخانانی کە هەیە و ئێستاش زۆربەی ئەو گرێبەستانی کە ئەکرێ لەگەڵ ئەو شوێنە گشتەکان کە لەژێر دەسەڵاتی حکوومەتە وەکو سجن وەکو خەستەخانەکان وەکو شوێنەکانی وەکو فەرماندەی ئەمانە یعنی فەرز کراوە بەسەریانە کە بەرهەمی ناوخۆ بەکاربێن ئەوەی چێکە لە شتە باشەکان بەڵێ بەس من پێشنیارێکم هەیە یعنی ئێمە ئەمێنتە سەر مەطعەمەکان کێشەی ئەویان هەیە کە ئاڵە حەجمی مریشی خۆمان گەورەیە یا مەسەلەن حەجمەکانی متەساوینین یا ئەوان حەجمی چیانەوێت کە ئەوان بۆ نمونە مریشێکە فرۆشێ بە 10,000 ئیتر ئەو مریش لێ فرۆشێ بەوەنە ئەبێ مەسەن ئەوە کیلۆ 500 یا 600 بێت اینجا بۆی دەستەیە. ئێمە ئەگەر مەتزەرەکان ئەوانێکی پەلەوەرین بە تایبەتی ڕێکی بخینەوانێ بەوەی کە خۆیان پەرە بە خۆیان بن بەرهەمەکانیان جوانترکەن چاکترکەن بۆ نمونە زۆر ئاسانە کە ئامێرێ بێنن وەزنەکان جیاکاتەوە ئەو کاتە بکرێتە کیسە و کارتۆنی تایبەتەوە کە مەسەن بڵێ ئەم کارتۆنە هەمووی کیلۆ 500 ئەمە هەمووی کیلۆ 200 ئەمە لەلایەک هەماهەنگێک هەبێ لەگەڵ سەربڕینخانەکاندا ئاسانترە بێ. خۆ دەزای لای ئێمە مریشی گەورە و قەڵۆ مەرغوبە قاعەکان وا لێ بکەین کە مەسەن ئەوان بەرهەم بێنن کە بۆ مەطعەمەکان دەست بە بۆی دەست هەڵگرن لە بەکارهێنانی مریشکی بەستوو چکەوانی کێشەکانیان ئەوەیە دوای گونجاندنی نرێک دوای ئەوە جوانکردنی پاکنین یعنی ئەوانی کە ئەپێچرێتەوە بۆ شێوازی کە لە دەرەوە بۆمانێت ئێمە بە هەمان شێوە ئەگە پاکنیکی وا جوان بکەین بۆ بەرهەمەکانمان ئەکید بۆ هەناردەکردنیش ئیسفادی لەکەین یعنی ئەمانە هەمووی هەقە بکرێت. لە ڕێی تەندروستێکەوە دکتۆر کامیان گونجاوار وەکوت لای ئێمە مریشکی قەڵۆ مەرغوبە ناخۆی ئەوە کەلتورە دروست بووە کە ئەگینە خۆی مریشی 45 ڕۆژ بەخێوە کرێت کیلۆ 200 مەرغوبترین نوعێتی باشترین نوعێتی لە هەموو عالەمەوە بەکارهێنرێت حتا لە دەوڵەت عەرەبیەکانی چووکو سعودیوانە لە ئوردن لە هەمووی 900 غرام کیلۆ 100 کیلۆ 200 بەکارهێنرێت بۆچی ئەم زووە کوڵێ هەم قاعەکە تۆ ناچی 2 مانگ 3 مانگ مریشی تا بەخێوکە بە 45 ڕۆژین تاچ دەهاتێ و سفرەی ئەوە ناکەی مەجموعەیە نەخۆشیە لە تەمەنی گەورەیە زەرەری گەورە ئاات مەسەن بۆ نمونە نیوکاسڵێک بڵاو بێتەوە یا ئایبیەک زەرەکی زۆر قورسەوە لەوەی کە لە تەمەنێکی بچووکە ئەیات و ئەو عەدەدی کە لێک وژ یعنی قاعەکانیش زەرەرێکی ئەو تۆ ناکەن. بەڵێ زۆر باشە. دەستخۆش دکتۆرە چینە لای بابەتێک راپۆرتێکمان ئامادەیە کە بە پێی یاسای ژمارە 20 ساڵی 2021 وەزارەتی کشتتوکاڵ بڕیاری ئەوەی تا کە دەرچوانی کۆلێژی کشتتوکاڵ و کۆلێژی ڤێتەنەری یاخود بەشەکانی ڤێتەنەری بکرێنە سەرپەرشتیاری بابەتە کشتتوکاڵەکان یاخود کێڵگەی کشتتوکاڵەکان لەو بارەیەوە راپۆرتێکمان ئامادەیە بابەیەک و بینەری بینەوە گەڕێنەوەلاتە.
وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو وەزارەتە پڕبەرهەم و خزمەتگوزارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەتی دامەزراندن و هەلیکاری بۆ دەرچوانی بەشە کشتوکاڵەکان لە کەرتی تایبەت ڕەخساندووە تا دەستگیرۆیی بکرێن لە دۆزینەوەی کاری تایبەت بە خۆیان. کە ئەم خولە تەواو بێت ناوەکان بە دەرەجەکانیان و بەپی ڕیزبەندی بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی کشتوکاڵ لەوێەوە ناوەکانیان جارێک تر ڕیزبەندی بۆ ئەکرێ بەپی ساڵی دەرچوونیان بەپی ئەو شیاندنی کە بۆیان کراوە ئەو کاتە ناوەکانیان بەپی ئەو ڕیزبەندیەتەوانێ ئێمە هەچ پرۆژەیەکێت مۆڵەت تازە کاتەوانێ لە پرۆژەکانی ئاژەڵداری و پەلەوەر ئەو کاتە ئەبێت لەو کەسانە دانرێت وەکو سەرپەرشتیار بۆ پرۆژەکان ئەو کاتە ئێمە هەلی کار ئەدۆزرێتەوانێ بۆ ئەم پزیشکە ڤێتەرنەریانە کارمەندانی ڤێتەرنەری لەو بوارانەیە کە پسپۆڕی خۆیان. خوێندکارانی بەشداربووی خولەکان خۆشحاڵن پاش چەند ساڵ لە دابڕان و تاوکردنی زانکۆ دەگەڕێنەوە سەر کار و پیشەی خۆیان و هاوکاری دەکرێن بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشتوکاڵەکان. ئێمەکو قوتابیانی ڤێتەنەری سلێمانی زۆر خۆشحاڵین بەم بڕیارە لەبەرەوەی پاش دابڕانێک دووبارە گەڕاینەوە ناو کار و پیشەی خۆمان. ڕاستە ئێمە ناو بەناو بە شێوەی خۆبەخش بێت یان هەر حەزمان کردووە کۆمەڵی زانیاری وەرگرین بەشداریمان کردووە، بەڵام ئێستا بە شێوەیەکی ڕسمی کە ڕاستەخۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی لایەن وەزارەتەکەی خۆمانەوە ئێمە زۆر خۆشحاڵین و بەدڵێکی زۆر خۆشەوە پێشوازیان لێکەین و ئامادە بووین. دڵنیا بووین لەوەی کە ئەم پیشەی ئێمە وەکو دکتۆری ڤێتەنەری وەکو بەشی کشتوکاڵ کە پیشەیەکی زۆر سەرەکیەوە ژێرخانێکی زۆر بەهێزە بۆ حکوومەت. دڵنیاشم حکوومەتی خۆمان بیری لەم بابەتە کردوتەوانێ و بۆیە بە پێویستی زانیوە کە ئێمە وەکو ڤێتەنەری و وەکو بەشی کشتوکاڵ کە دووبارە بچینەوە سەر ئیشی خۆمان. ئامادەکردنی هەزاران دەرچووی بەشە کشتوکاڵەکان بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشتوکاڵەکان لە تەواوی کوردستاندا کار و پلانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە لەلایەک دەرفەتی هەلیکاری زیاد کردووە بۆ دەرچوان لەلایەکی دیکەشەوە کشتوکاڵ لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی کلاسیکیەوە پێدەنێتە قۆناغێکی هاوچەرخ و زیادکردنی بەرهەمە ناوخۆیەکان. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئەوەی کە بینیمان سەبارەت بەکردنەوەی خولەکە و پڕۆژە یاساکە بوو کە جێبەجێکراوە لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوە بڕیاری لەسەردراوە. کاک جوتیار گەڕێمەوە لای بەڕێزت کەمێک زانیاری زیاتر یاخود ورتر لەسەر پرۆژەکە قسەمان بۆ بکەی کە ماوەی چەندێکە بەردەوام بۆ تاکەی بەردەوام دەبێت، چەند خوێندکاری تر یاخود چەند وانەبێژی تری تێدا بەشدار دەبێت؟ ئاشکرایە ئێمە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2013وانێ بەرەوڕووی قەرانێکی دارایی بۆوانەیە کە ئاماژوای کرد بارگرانێکی زۆر لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بێت و بۆ هۆی هەکاری ئەوەی کە هەموو ئەو دەرچوانەی کە لە کشتوکاڵن لە بەکەلەریۆس و پەیمانگا و ئامادەیەکان چانسی دامەزاندیان لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کەم بێتەوانێ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو وەکو ئەرچی میهێنی خۆی و هەروە وەکو ئەرچێکی نیشتیمانی پرۆژە یاسای ژمارە 20 ساڵی 2020 پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد و دوجار لەلایەن پەرلەمانی کوردستانەوانەیە کە ڕەزامەندی لەسەردرا و بۆ پرۆژەیەکی گشتگیر لەسەر هەموو هەرێمی کوردستان دوجار ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2022 پێدەرچوو. ئەم پرۆژە یاسایە هەموو ئەو خوشک و بەرابەرێزانی کە دەرچووی بەشە کشتوکاڵەکانن لە کۆلێژ و پەیمانگا و ئامادەیەکان کە چانسی دامەزراندنیان نەبوو لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم پرۆژە یاسایەوانەیە ئەتوانن کە ببن بە سەرپەرشتی یاریشی ڕاستەقینەی زانستی لە هەموو پرۆژە کشتوکاڵەکانی بەرهەمبوونی ڕۆکی و هەروەها بەرەبوومی بڵین پەلەوەری سامانی ئاژەڵ. ئێمە ئەم پرۆژە یاسایە دابەشوە بەسەر 6 جۆر پسپۆریدا بەپێی ئەو پسپۆرانەی کە لە ناو کەتی کشتوکاڵدا هەیە لە هەموو بە شێوەیەکی گشتی لە هەموو پارێزگای لە هەموو هەرێمی کوردستان 11,000 کەس پێشکەشی کردووە لە ناویان سلێمانی پشکی شێری بەرکەوتووە کە 4,000 کەس بە شێوەیەکی گشتی لە پارێزگای سلێمانی فۆرمی پڕکردوتەوانی و خوازیارن بۆ سەرپەرشتیکردنی پرۆژە کشتوکاڵەکان. لە ئێستادا ئێمە 2 بۆ 3 دیژنی پسپۆریمان بەکار دروست کردووە بۆی کاوە بتوانین سەرپەرشتی ئەم پرۆژەیە بکەین هەم لە بەرەبوومی ڕۆکی و هەم لە بەرەبوومی سامانی ئاژەڵ کە
برای بەڕێزم دکتۆر نەوشیوانی چەکەن لەوانی کە سەپەرشتی بواری ڤێتەنەری ئەکاتەیە پۆلەکە تقریبان 2 هەفتەیەک ئەبێت لە پارێزگای سلێمانی دەستی پێ کردووە بە شێوەیەکی گشتی لە 3 قاعەیە دەرسەڵینەوانەیە لە 3 بواری جیاوازە و دوجار ئەچینە هەنگاوانین بۆ ناو ئێستا لە ناوەندی شاری سلێمانیدا خولەکان ئەبینرێت دوجار هەنگاوانین بۆ دەرەوەی سنووری پارێزگای ناوەندی شاری سلێمانی و دەچینە قەزا و ناحەکان لێوەش خول بەو کەسانە دەڵێن کە دانیشتی ئەو شوێنانن بۆ ئەوەی کەوا بتوانین ئێمە ئاسانکاریکی زۆریان بۆ بکەین لە ڕووی هاتوچۆکردنەوەوانەیە هیوام وایە کە ئەم پرۆژە یاسایە دوجار ئەو کەسانی کە بەشداری ئەکەن و دەرئەچن لە ئەم خولانەیە کە بڵین هەفتەیەک خول ئەبینن و دوجار ئیمتحانێکەکرێن تاقیکردنەوەیەکرێن لەسەر بنەوەی ئەم تاقیکردنەوەانە ڕیزبەندیشیان بۆ ئەکرێت لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوانەیە بە تەنسیق لەگەڵ پرۆژە تایبەتەکانی کەتی کشتوکاڵ و سامانی ئاژەڵ هەمیان دەخرێنە سەر کار. ناو تۆمارکردنەکانیان چۆنە کاکجووتیار بۆ نە ئەگەر دەرچێکی بەشی کشتوکاڵ یاخود ڤێتەنەری بێوێت بەشداری ئەو خولانە بکات دەبێت چۆن بەشداری بکات بڵێ ڕێکارەکان چۆنە سەرەتا؟ بەڵێ سەرەتا ئێمە ئەگەر جەنابتان ئاگادار بن تقریبان ساڵێک لەوە پێش ئێمە لە ڕێگەی دەستگا ڕاگەیاندنەکانەوانەیە و لە ڕێگەی پێچەکانی خۆمانەوانەیە فۆرمێکمان ئامادە کردبوو کە لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەوە ئامادەکرا بۆم فۆرمە و دابەش کرا بەسەر هەموو ئەو کەسانەی کە دەرچووی بەشە کشتوکاڵەکانن بۆی بتوانن فۆرم پڕکەنەوانەیە دوجار ئەم فۆرمانە هەر هەمووی کۆکرایەوانەیە کە ژمارەیان وەکووتم لە سلێمانی سەرەتا 5,000 کەس بوو بە دوجار شۆڵیس کرا بوو بە 4,072 کەس کە ئەو کەسانی کەلی دەرکراون ئەوانە نین کەنان کە کشتوکاڵی نین بەڵکو ئەو کەسانن کە بڵێن دەرچووی بەشە کشتوکاڵەکان نین بۆیە بەڵێن خەڵکێکە بۆ مەسەن هاتۆ فۆرمی پڕ کردوێتەوە و وەکو چانسێک تاقی کردوێتەوە توی بەشێکم بگە بەڵام ئێمە دوجار کە شۆڵیسمان کردو و سێرمان کردو ئەوانەی کە دەرچووی بەشە کشتوکاڵەکان نەبوون ئێمە لە فۆرمەکە دەرمان کردوون و دەبەرەوەی لەسەر لە ناو پرۆژە کشتوکاڵەکانی ئەمە ناتوان سەرپەرشتی بکەن جێگەیان نەبووە ئەم پرۆسەیە بەڵێ ئەم پرۆسەیە دوجار لەلایەن وەزارەتی کشتوکاڵەوانەی هەموو ئەو ناوانی کە فۆرمیان پڕ کردوێتەوە بە پێی پسپۆڕەکانیان بۆمان دیاری کراوە لەلای خۆمان ئێمە لەبەر ئەوەی کە ژمارەیەکی زۆر هەیە زۆرە عادەتەکەی ناتوانین ئێمە بڵین بە شێوشی ئام بە هەر هەمیان بە یەکجار خولەکە بڵینەوانەیە ئێمە هەفتانە بە پێی پسپۆڕی کۆمەڵێک ناو ڕاگەیەنین بڵێ ئەو ناوانە کە تەواو ئەبن بۆ مای هەفتەیەک خول ئەبینن بڵین لە خولەکەیە دەرسین بڵین پراکتیکی تیۆریتیایە و هەروەها دەستی پراکتیکیتیە و لە ئاخر ڕۆژی خولەکەشە بڵین تاقیکردنەوەی ئەکرێن دوجار لەسەر بنەمای تاقیکردنەوەکەیان و ئەنجامی ئەو تاقیکردنەوەانە هەمیان ئەمانە خاڵبەندی ئەکرێن و هەندێکی اعتیباراتی تر هەیە بۆ نمونە کەسێک ئەگەر خێزاندار بێت لەواچێت مەسەن لەبەر ئەوەی کە ئەرچی ژیانی ڕۆژانەی زیاتر لەسەر لەواچێت وەکلێشێکە بەڵێ ئافزەڵێتی ئەدرێبەوە یا مەسەن ئەگەر ژماری یاخۆ لەگەر پێویستی زیاتر پێ بزانین لە ڕووی هەژاریەوە لە ڕووی کۆمەڵێک وەکووتم کۆمەڵێکی اعتیبارات و خاڵبەندی ئەکرێت دوجار لە ئەم پرۆژەیە و بەو شێوەیە بڵین دائەنرێن لەسەر پرۆژەکانی کەتی تایبەت من حەزەکەم بێنە ئاماژە بە شتێک بم بۆ ئەوی کە هەموو ئەو بینەرانی کە جۆگرن ینی جۆبیستی ئەم قسەیە بن ئەمە دامەزراندنی حکومی نییە واتە دامەزراندنێک نییە لە کەرتی حکومیە ئەمە دامەزراندنێکە بڵین گرێبەستێکە نێوان لە کەرتی تایبەت بەڵێ ڕەخساندنی هەری کارە لە کەتی تایبەتە و دوجار بەڵام ئامادە گرێبەستێکی فەرمی ئامادە ئەکرێن لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەوانەیە لە نێوان کەتی تایبەت و ئەو سەرپەرشتیاری کە پێویستەکە سەرپەرشتی بکات بۆی کەوا سیغەیەکی قانونی وەربگرێت و دوجار ماف و ئیمتیازاتی هەردوو لە پارێزراو بێت. بەڵێ دەست خۆش کاک جوتیار دکتۆر نەوشیروان کاکجوتیار ئاماژێ بۆدا کە بەڕێستان سەرپەرشتیاری بەشی ڤێتەنەری زۆرن ئەو ناوانە یاخود ئەو فۆرمان و کەسانی کە بیانێ بەشداری خولەکان کەن یا بڵێ خولەکان کی کۆتایی دێت ماوێتی زۆری ماوە ئێمە خولەکان بەردەوامە بەپێی ئەوەی کە قاعەکەمان 50 کەسەگرێ ئێمە 200 پزیشکی ڤێتەنەری لەگەڵ 132 کارمەندی ڤێتەنەری لە بەڕێوەبەراتی ڤێتەنەری سلێمانی لە قاعی ئەوێ دەورەمان بۆ کردنێتەوە هەفتانە 50 کەس وەرەگرین و من گروپێکی وەتساپم کردوتەوە ئەوانی کە هەفتە بەشدارە بن لەو گروپە من هەموو شتێکیان بۆ ئەنێرم ڕێنماییان بۆ ئەنێرم حتا محازەرەکانیش کە مامۆستاکان تام زۆر سوپاسی زانکۆی سلێمانی کۆلێجی پزیشکی ڤێتەنەری یەکەم کە مامۆستاکانی ئەوانیان دەورەکانی ئێماڵێنەوە لەگەڵ مەجموعەیە پزیشکی ڤێتەنەری خۆمان کە لە دایرە هەڵگری ڕۆژنامەی ماستەر و دوکتۆران هاوکارمانن
و سندیکای پزیشکانی ڤێتەنەریش بە هەمان شێوە هاوکارمانە چونکە ئەم سێلایەنە معنین بەم ئیشە وەکو لە ڕێنمایەکەش هاتۆ چونکە ئەوانشی کە بەشدار بن دوایی کە لە سەرپەرشتی بکەن پێویستە پشتگیری سندیکاکان بێنن بۆ ئەوەی کە ئەندامی سندیکا بن و جەبتوان پشتگیری بکەن. لە ڕووی سامانی ئاژەڵەوە دکتۆر ئەم پرۆژە یاسایە چ گرنگیەکی هەیە بە تایبەت بۆ ڕەخساندنی هەلیکار لەو بوارەدا؟ خۆی ئەم پرۆژە یاسایە زۆر گرنگە بۆ جێبەجێکردنەکەشی لەو گرنگترە چونکە پێشتر ئێمە سەرپەرشتیارمان هەبووە ئەم شتانە تەڕح کراوە بەڵام بە شێوازێکی ڕێکوپێک ڕێک نەخراوە لە یاسایەکە کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچێت و ئێستا ئەو ڕێنمایشی کە پێی دەرچووە ڕێنمایی ژمارە 4 ساڵی 2022 لە وەزارەتی کشتوکاڵ سەرچاوەکانی ئاو بەپێی ئەو ڕێنماییە ئەگە ئەم شتانە ڕێک بخرێ و تەطبیق بکرێ بەڕاستی ئیشێکی باشە بێت لە چەند لایەنێک و بۆ نمونە ئێمە یەکەم هەلیکارە دۆزینەوە بۆ ئەو پزیشک و کارمەندە ڤێتەرنەریانی کە تەعین نەبوون بێکارن. دووهەم پرۆژەکان پێشکەوتنیکی بەرچاو بەخۆیانەوە بین کە سەرپەرشتیاریان هەبێت ئەو کاتە ئەو کەسی کە خاوەن پرۆژەکەی سەرمایەدارە بەڵام شەد نییە لە هەموو شتێکی ئەو پرۆژەیە بزانێت. ئەم کاتە ئێمە ئەو سەرپەرشتیارانە تاان ئەوانەی کە خریجی کولێن پێنج ساڵیان خوێنووە دوای ئەوش ئەم خۆلیان بۆ کراوەتەوە شتی پراکتیکیان زیاتر دەکەن. دکتۆر ئەم پرۆژانە هیچ سەرپەرشتیارێکیان نەبوو یاخود هەیان بۆ بەڵام کەسانی اختصاص نەبوون هەیان بۆ اختصاصیش بۆ بەڵام شێوازی جێبەجێکردنەکەی ڕاز نەبوو لەبەرەوەی مەسەن داوای لێکراوە بچێ سەرپەرشتیار بێنە وەرەقەیەکە لە بینی خۆی و ئەو کەسی کە سەرپەرشتیارێک کردوتی مەبلەغە پارەی کەمیاوە تێ بەس بۆی ئیشەکەی ماشی بێ نەکراوە بۆی کە ئێستا یاسایە ئێستا خۆ سەرپەرشتیاری ڕاستە ئەمان هەلیکاریان بۆ ئەڕەخسێ بەڵام لە هەمان کاتیشە بەرپرسیارەتیشان لەسرە ئێستا و کەسی کە ئەوێ بە سەرپەرشتیار پێویستە کە راپۆرت ئامادە بکە بیا بە بەڕێوەبەراتی ڤێتەرنەریە ئەو جێتانی کە معنین بۆ ئیشە هەر نەخۆشیە بڵاو بێتەوە بە زووترین کات ئاگادارمان بکاتەوانێ مەسەن بۆ نمونە ئەو کەسی کە سەرپەرشتیارە ئەبێت سەردانی کێڵگە بکە بە فعلی و بە فعلی سەردانی بکە و مەسەن زۆر شت هەیە کە لە کێڵگەکانە مەسەلەن پێشتر هەبوو بێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەوەی کە مەسەلەن تەهویەی چەنە مەسەلەن هەمووی بە شێوەی زانستی ئەبێ بەڕێوە ببرێ خاوەن پرۆژەکە زۆر سوودیان لێ ئەبینێت لەبەرەوەی ئەو زەرەری کە ئیا بە ئەوەی کە مریشتێکی ئەمرێت یا مەسەلەن نەخۆشیەک بڵاو بێتەوە لە قاعەکە یا مێسی پێویستی بە ڤاکسینێکە و کەسێک گێنێ ڤاکسینەکەی بۆ بکە ئەم کەسی کابێ بە سەرپەرشتیار خاوەن خبرەیەکی باش دروست دەکاتیایە خاوەن بڕوانامن ئەو کاتە خاوەن پرۆژەکە ئەتوانێت سوود لە هەموو شتێکی ئەو کەسانە ببینێ کە ئەبن بە سەرپەرشتیار. دکتۆر هەر لەسەر ئەو بابەتە بڕی موچە دیاری کراوە بۆ سەرپەرشتیارەکانی یاخودنا ئەو کاتاکەوێتەوە بینی هەماهەنگی و ڕێکەوتنی بینی سەرپەرشتیارەکە و خاوەن پرۆژەکان. تام پرۆژەکان پۆلێن کراون پرۆژەمان هەیە گەورەیە جاروای دوو سەرپەرشتیاری شێوێ مەسەن سەرپەرشتیارێکیوێت دەرچووی کۆلێجی کشتتوکاڵی بەشی سامانی ئاژەڵ بێت و پێویستی بە کەسێکی شەکە پزیشکی ڤێتەرنەری بێت بۆ لایەن تەندروستێکە و لایەنە ئیدارەکەی ئەوە دانراوە و هەموو پرۆژەکانیش پۆلێن کراون و ئاماریشمان لایە کە چەند پرۆژە هەیە و چەند کەسیان پێویستە بەڵێ یعنی هەمووی حاضر کراوە. بە نمونە کێڵگی پەلەوەریەکان وەرگین لە سنووری پارێزگای سلێمانیە چەند کێڵگی پەلەوەریمان هەیە؟ بە نزیکی 1500 کێڵگی پەلەوەری و ئەو شوێنانە هەن کە هەلیکار بۆ پزیشکانی ڤێتەرنەری و کارمەندانی ڤێتەرنەری ئەڕەخسێنن ئەمانە هەمووی بە سەرپەرشتیاری بۆ دانرێ و دوایە تهدید کراوە بۆ نمونە کێڵگەیەکی پەلەوەری 6000 بۆ 15000 هەبێت ئەو کاتە کابرا ساحەب پرۆژەکە خۆی سەرپشکە کە پزیشکی ڤێتەرنەری دانیا کارمەندێ دانیا کشتتوکاڵی دانێ بەڵام هەندێک پرۆژە هەیە بە ئیجباری ئەبێ پزیشکی ڤێتەرنەری و دەرچوویەکی کشتتوکاڵی لێبێت بەکەلۆرێز بن. ئەم پرۆژە یاسایە دوولایەنەیە هەم ڕەخساندنی هەلیکارە بۆ بێکارەکان وەک کار ئاسانەیەک و هاوکاریکی باشیشە بۆ خاوەن پرۆژەکان. بەڵێ خاوەن پرۆژەکان سوودیان زۆر لێ ئەبینن چونکە من وەکو باسم کرد ئەو ڕێگە کارە یاسایانە تەندروستیانە زانستیانەی کە پێویستە لە پرۆژەیەکە بەڕێوە ببرێت پێویستە بە فعلی خاوەن پرۆژەیەک کەسێکی وای هەبێت کە گرێبەستی بێ باسی پارە کرد کەمترین موچە 350,000 بۆ گرێبەستێک بەڵام کەوتوتە بینی خاوەن پرۆژەکە و ئەو کەسەشی کە ئیشەکەی بووەکە مەسەن بۆ نمونە جاری وایە پزیشکی ڤێتەرنەری هەموو تەلقیحاتەکان هەموو ئەو ڤاکسینانی کە پێویستە بۆی جێبەجێیەکەیان ڕۆژی چەند جارە چیە مەسەن لە هەفتەیەکە چەند جارە چێ بەپی ئەوە زیاوکەمەکات. بەڵێ باش زۆر باش وابگەڕێمەوە لای کاک جوتیار. کاک جوتیار پار ساڵ
پرۆژێکی تر لە ئارایە بۆ پرۆژەی پێدانی قەرز بە جوتیاران کە بڕەکەی لە نێوان 15 میلیۆن بۆ 100 میلیۆندا بوو. ئەو پرۆژەیە گەیشتۆ بەکوێ؟ ئایا جوتیاران وەریان گرتووە، زۆریان وەرگرتووە یان وەرگرتنی تا ئێستا بەردەوامە لەلایەن جوتیارانەوە یاخودنا؟ بەڵێ بانقێکی بەناوی بانقی قەرتاسی ئیسلامیەوانەیە کە ئامادەی خۆی نیشانداوە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ پێدانی قەرزی درێژخایەن بە ئەو کەسانی کە پرۆژەی کشتوکاڵیان هەیە و یاخود ئەیانەوێت تەبەنی پرۆژێکی کشتوکاڵی بکەن لە 15 میلیۆن دینارەوانەیە هەتاوەکو 100 میلیۆن دینار ئەیان ناتێ بە قەرزی درێژخایەن بۆ ماوەی 5 ساڵ. شەش بانگی یەکەم ئەم پرۆژەیە بڵین ئەم قەرزە لەسەر خاوەن پرۆژەکە حساب ناکرێت و دوجار مانگانە بەپێی قەبارەی ئەو پارەی کە بانقەکە ئەیاتێت بڵین تەوزی ئەەکەم بەسەر ئەو 5 ساڵەیە و لەمای ئەو 5 ساڵە ئەبێت قەرزە کشتوکاڵێکی باتەوانێ. بێگومان ئەم فرسەتێکی زۆر باشە کە بۆ هەموو ئەو براجوتیارانە یاخود بۆ ئەو برایانی کە خاوەنی پرۆژەی کشتوکاڵین کە ئەتوانن سوود وەربگرن لە ئەم قەرزە سەرەتا ئەبێت لە ڕێگەی پرۆپۆزەڵێکەوانەیە پرۆژەکان پێشکەشی بڵین ئەو جێتی پارێزگاکە ئەکەن بۆرونە ئێمە لە پارێزگای سێمانی کە هەچ کەسێک ئەم قەرزەوە بگرێت پرۆپۆزەڵێکی تێر و تەسەلمان بۆ ئەهێنێت ئێمە خۆمان لای خۆمان و دراسی پرۆژەکە ئەکەین بزانین ئەم پرۆژێت تا چەند خزمەت بە کەتی کشتوکاڵ ئەکات لە هەرێمی کورد لە پارێزگای سلێمانیە و دوجار لە ڕێگەی ئێمەوانەیە بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی کشتوکاڵ لەوێ لیژنەیەکی تر هەیە کە پێداچوونەوەیەکی تری بۆ ئەکەن پاشان لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و نووسراوێک ئاراستی بانقی قەرتاسی ئیسلامی ئەکرێت بۆ ئەوەی کەوا پشتگیری و پشتیوانی وەزارەتی کشتوکاڵە بۆ خاوەن پرۆژەکە کام پرۆژەیە لە وەزارەتی کشتوکاڵ ڕێگە پێدراوە و قوبوڵە بە پێی یاسا و ڕێنماییەکان بۆی کەوا هەموو ڕێکارێکی یاسایی بۆ بکەن و ئاسانکاری بۆ بکەن. بوارەکان دەستنیشانکراوە کاک جوتیار بۆ چ بوارێکە لە یان چ پرۆژەیەکە لە بواری کشتوکاڵدا یاخود هەر پرۆژەیە کە خزمەت بە کەرتی کشتوکاڵ بکات ئەوە ئامادەی ئەوەی تایەکە ئەو بڕەپارێ وەربگرێ؟ بەڵێ هەموو جۆرە پرۆژەیەکی کشتوکاڵی لە هەردوو بواری بەربوومی ڕۆکی و سامانی ئاژەڵ ئەگەر بزانین لە بەرژەوەندی ئەو پارێزگایە یاخود بەرژەوەندی وەزارەتی کشتوکاڵە و دەبێتە یەکەم هۆی دروستبوونی هەریکار و دەبێتە هۆی زیادبوونی بەرهەم وارها دەبێتە ئەوەی کەوا پرۆژەیەکی نوێ بێت کە بتوانین ئێمە لە ڕێگەی ئەووانەیە بەربوومە کشتوکاڵەکانی ڕێوە ساق بکرێتوانێ بەڵێ پاڵپشتی تاواتی ئەکرێت و پشتیوانی ئەکرێت بۆ بانقە. پارەکە بە کاشی وەردەگرن ڕاستەوخۆ ئەو کەسێک کە هەڵدەسێ بە ئەنجامدانی پرۆژەکە وەری دەگرێت یاخودەوە تا کەسێکی تر یاخود لایەنێکی تر پرۆژەکە ئەنجام دەدات و دواتە پرۆژەکەی بە ئامادەکراوی پێشکەش دەکرێت. هەتا ئیساکە ئەوەی ڕاستی بێت لە ئەو ناوانەی کە نردومانە بۆ بانقی قەرتاسی ئیسلامی ئەم بانقە خۆی لیژنەیەکی تایبەتمەندی هەیە سەردانی پرۆژەکە ئەکە سەردانی موقعی ئەو پرۆژەیە ئەکا بۆی کەوا بزانێت چی پێویستە ئەوەی کە من ئاگادار بم هەتای پارەی نەقد نادرێت بە ئەو شخصە مەسەرەن پرۆژەکە چەندی تێبچێت بانقەکە خۆی تەبەنی ئەکات و خۆی بۆی دروست ئەکات هەوڵایە بە کەمترین نرخ بۆی دروست بکات. بەڵێ دەست خۆش کاک جوتیار دکتۆر نەوشیروان کاتمان هیچ نەماوە جا ئەمێ کۆتا قسەی بەڕێستان قسەکانی کاک جوتیار وەکو کۆتا وتە لێ وەرگرت کۆتا وتێ بەڕێستان چ پێشنیارە سەرنجێکتان هەیە لەسەر بابەتەکە پێشنیار بۆ حکومەت؟ وەڵامی چەند پێشنیارێک و چەند قسەیەکشن یەکەم ئێمە بەڵێ ئێمە جێگرەوەی نەوت بۆ کوردستان کشتوکاڵ و ئاژەڵداریە لەبەرەوە بێت هیمامێکی زیاد لە حەدی پێ ببرێت لەلایەن حکومەتەوە کەرتی تایبەتەوە چونکە بەڕاستی نەوتی دایمی کشتوکاڵ و ئاژەڵداری ئەمە یەکەم. دووهەم من پێم خۆشەکە مەسەن شەریکاتی بیمە دروست بێت تەمین بۆ ئەوەی ئەو پرۆژانی کە هەمانە هەمووی لەو شوێنانە تەمین کرێت خاوەن پرۆژەکان تووشی زەرەر نەبن. ئەو کاتەگە تەمینیش کرێ شەریکاتی تەمین بە ئیجباری فەرزی هەموو شروتەکانەکە بەسەر پرۆژەکانە کە پرۆژەیەکی علمی ڕێکوپێکی بێ مشکلە بێت. سێهەم حکومەت ئەبێ پشتگیری ئەم پرۆژانە بکار نەڕوخێن هەم لە ڕێی بازاڕکردنەوە هەم لە ڕێگەی ئەوەی کە گاز و مەسەلەن غاز و مەسەلەن عەلەف و ئەو شتانی کە پێویستە لە دەرمان و ڤاکسین هەوڵ بدرێت دەعم بکرێن بۆ ئەوەی ئەمانیش پێشکەون. دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادوومان کردن. زۆر سپاس بۆ جوتیار خالید کە بەڕێزیان جێگری بەڕێوەبەری گشتی و کشتوکاڵی سلێمانین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. زۆر سپاس بۆ بەشداریکردنێت. دکتۆر نەوشیروان ساڵح دەلۆی کە بەڕێزیان پزیشکی ڤێتەنەری ڕاوێژکارین لە ئەستۆدیۆ لەگەڵ مندا ئامادە بوو. زۆر سپاس بۆ بەشداریکردنتە. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.